سڵاتان لێ بەڕێزان جارێک تر لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لە سەرتەوری تری بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک ئەمڕۆ هەینیە وەکو هەموو هەینیەک تەوری بەرنامەکەتان کراوەیە دەتوانن لەسەر هەر کێشە و بابەتێک قسە بکەن هەروەها لەسەر تۆری کۆمەڵایەتی فەیسبوک بەناونیشانی facebook.com/naila.tv دەتوان ڕاوتی بنووسن سەرنجەکانی خۆتان بنێرن لەسەر تۆری کۆمەڵایەتی فەیسبوک شازادەی خەم نووسیوێتی هیوادارم بەرنامەیەک دابنێن سەبارەت بە گەنج و بانگی هەندێک گەنج بکەن هەروەها ژیاکۆ فازڵ دەڵێت کەناڵی NRT2 کەی دەکرێتەوە دیارە بەم نزیکانە دەکرێتەوە و پێدەچێت لەگەڵ ساڵیادی دامەزراندنی کەناڵی NRT بێت بەڵام تا ئێستا ئەوە دوا بەرگار نییە و ئامادەکاریەکان تا ئێستا بەردەوامن. ئاری مەرگەیی نووسیوێتی باسی دزینی پارە بکەن لەلایەن حکوومەتەوە زۆر باشە چونکە خەڵک نان نییە بیخوات ئەوانیش لەسەری ئەخەون. لانا عومەر نووسیوێتی حەز دەکەم لە بەرنامەیەکی تایبەتدا باسی مەتەڵی کوردەواری ئەو شتانە بکرێەوە زیندوو بکەنەوە بۆ ئەوەی گەنجەکانمان پێیان ئاشنا ببنەوە. نازانمە بەسی چیە دیارە پەیوەندی بە کەناڵەکەی ترەوە هەیە. بەڵێ بەرەزانەکەم پەیوەندیمان شیرین لەگەڵماندایە لە زاخۆ سڵاو لێ بێ شیرین خان فەرموو. الو ایواری باش. زۆر سپاس دەکەین شیرین خان ئێوارەت باش. دەست خۆشی بەرنامە هەوا. زۆر سپاس دەکەم. من پێت ڕەخناکی کەناڵی هەوا بگومەگەدە. زۆر باشە شیرین خان ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکەی بۆ ئەوی باشتر گوێمانە دەنگت بێ. بەڵێ فەرموو ڕەخنەکەت با گوێمان لێ بێ. باشه. هنگلا جویا لایان اپوزیسیون یعنی هر آخف نکاویجت هون اکثر برتا قاد گرن هون دیپچونه که یعنی هون برنامه سر دنبه هون دیپچونه بابتی بکن که چند درسته بون منبری چند جورا بازرگانی گران گرگا چند میلیارد پاره برزنه برای هون بزنن که آیا آخف نراسه آنه و برنامه سر دینا بوچه اگر حکومت تشه که حکم بیشت هون چلا نماسنانی نخوری و تشکر دیگه هر تشکر چیز بتر کردستانه بیاون هر لایان آورگیرن لایان دا صلاتش اپوزیسیونش بس برای پتر برای خابدی هم دیگه لایان اپوزیسیون داخلن هنده جورا برای خابدی پارلمان عراق تشکر چیز بت زور شیرین خان جنابت باس لەو دەکەیت کە ئێمە تەنها لەگەڵ ئەو کەسانی قسە دەکەین کە لایەنی ئۆپۆزیسیۆن بەڵام بەو شێوە نییە ئێوەن پەیوەندیەکەن و ئێمە نازانین کیە ئەو کەسەی کە پەیوەندیەکە بەڵام ئەوە تا ئەگەر بەو شێوە بۆ یاسا ڕێگەمان نەدەدا جنابت بۆ شوێ قسە بکەی بەرامبەر بە ئۆپۆزیسیۆن بەڵام بەرنامەکە ماوەی 2 ساڵە بەردەوامەوە بۆ هەموو کەسێکە کەسێک پەیوەندی کرد بێ لە دژی ئۆپۆزیسیۆن بێ لە دژی دەسەڵاتیش بێ بەڵام بۆ مانای نییە کە ئێمە مەبەستمان هەبێ لەوەی کە کەسێک وەربگرین دژی دەسەڵات قسە بکە. بەڵێ يعني برا فتر بون منا هر تشكل بغداد باخذت اكثر هني الجواتي مصطفى اخذن هندا جرم رفضوا هزرك تريز بوي واجي بياميرا يعني هند وصل هر تشكل بغداد شبت اكثر تزيد جال جنوبي تاخذن يعني برلماني كردستان اكثر دل ملا نورا نوتو شلون اخذن يعني بس دايانا كي بجري داينا انا هندا جرم هني بابتينو خوري هني بس خاطني اوريشي سليموني تني بيش بونمونه جسر نخواسته بید بس کم تمام کنی دست نشان کرد گله دبردی مشکله اورشه هنه اگر بی چنده چنه من تێگەیشتم لە تێبینەکە شیرین خان مەبەستت ئەو تەوەری کە تایبەت بوو بە کەرتی تەندروستی بەڵام ئێمە زۆر جار وامان کردووە کە لەم بەرنامەدا ئەو تەوەرانی کە گرنگن یاخود تەوەری گەرمی ڕۆژن باسی لێوە بکەین ئەو تەوەری کە باسمان کرد تایبەت بوو بە کەرتی تەندروستی هاوکات بوو لەگەڵ هەڕەشەی هەندێک لە هاوڵاتیانی چەمچەماڵەوەی کە جۆرێک لە ناڕزایی دەربڕن بەرامبەر بە لاوازی کەرتی تەندروستی وە خۆیان دەیانوت ئێمە لێرت لەگەڵ ئەوەشدا لایەنی پەیوەنددارمان وەرگرت کە وەزیری تەندروستی بووە قسەی لەسەر کێشەکان کرد. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەڵام دڵنیابن بەڕێزان ئێمە ناچاری وەڵام بدەینەوە و کاتەکەی ئێوە بکوژین لەبەر ئەوەی کە جۆرێک لە ڕوونکردنەوە بدەین لەسەر ئەوەی کە ئەم بەرنامەیە تەنها مەبەستەکەمان ئەوەیە پەیوەندیەکانی ئێوە بە ئازادانە وەربگیرەوە قسە بکەن بە ئازادانە نەک ئەوەی کە لایەنێک قسە بکە ئێمە مەبەستمان بێ و لایەنێکی تر ڕێگەی پێ نەدەین کە قسە بکە. سپاس بۆ شیرین خان لە زاخۆ سپاس بۆ ڕەخنەکانی باوکی ڕێباز لە پێنجێنەوە فەرموو باوکی ڕێباز. ئێوارەتان باش. زۆر سپاس باوکی ڕێباز ئێوارەت باش فەرموو. دەستخۆشی بە ناوەکەتان لێ یەکەم. زۆر سپاس دەکەین. ئەو هەوا سازگارەکەی پێنجۆنی یەکەم ئاتر و گوڵاو دەینێرم بۆتان. ببوورە کاک ڕێباز بەباشی تێنەگەیشتم. بەڕێزەکەم سەبارەت بە شاری پێنجێن ڕەخنەیەکی بچووکم لێتان هەیە لە بەڕێستان ئێوە هەر لە ناو شاری سلێمانیا وەکو ئەیبینم مقابلەی خەڵکەکەن و سەدانی شارەکانی تر ناکەن و تا لە کێشە و مشکیلەکانی خەڵکی
شارەکانی تر بپرسنەوە. بەڵێ باوکی ڕێباز ئێمە زیاتر لە گەشتی هەواڵەکانە زیاتر گرنگیمانداوە بە شار و شارچکەکان و ڕووماڵکردنی هەر ڕووداوێک هەر کێشەیەک هەر کەم و کورتەیەک لە ڕێگەی راپۆرتە هەواڵەوە. بەڵێ سپاسانەکەم. بەڕێزەکەم جاری پێشویش تقریبان 2-3 مانگ لەمەوە پێشە تەلەفۆنم کرد بە بەڕێزدانەوە پەیوەندیم پێوە کردن دەبارەت بە دەواازەی شاری پێنجۆن کە هەتا ئێسش لە غۆم ڕێژە داواکارم لە بەڕێستان کە شوێنی نیشتەجێبوون و ئەرزەکانی بڵێنەوت ئەرزانەی تاپۆیان هەیە بە زۆریان هیوادارم راپۆرتێکی لەسەر بڵاوکەنەوە و سەردانی پێنجۆن بکەن. بەڵێ بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت یاسین لە هەولێرەوە فەرموو کاک یاسین. بەڵێ کاک یاسین گوێمان لێتە فەرموو. قوربان جان ئێوارە باش. زۆر سپاس دەکەین ئێوارەت باش فەرموو. چۆن ئەحواڵتان باشن؟ زۆر سپاس دەکەین کاک یاسین. بەحقیقەت من گلەیەکم لە کەناڵێن ئارتی و KNN هەیە و بە داوا لێبوردنەوە یعنی ئەو گلەیە دەکەم. کاک یاسین ئەوەی تایبەتە بە ئێمە فەرموو بیخەڕوو. ئێمە ئێستا تەبعان لەژێر چێتی حکوومەتی هەرێمی کوردستان دەژین وایە یان نا؟ بەڵێ. بەڵێ کاک یاسین. ئەو خەڵکانەی بۆ ساری بەحسیان نەدیوە ئەوانە زیاتر گلەیی دەکەن لە حکوومەتی هەرێمی. ئێوە عەقی وایە ئەو خەڵکێک کە گلەیی دەکات کەم و کورتیەکان دەڵێن ئێوە بەڕاستی شتە باشەکانیشان مەسەلەن بۆ ڕوونکەنەوە پێیان نیشاندەن بڵێن کاکە تەواو کەم و کورتیانە هەیە بەشتی باشیش کراوە مەسەلەن دەست نیشان کەمەنەوە باشە ئەوە باشە ئەوەش باشش کراوە. کاک یاسین خۆی ئەگەر بینە سەر ئەمەی کە لە بەرنامەکەی ئێمە چۆن پەیوەندەکانی ئێوە وەردەگرین کاری ئێمە نییە کە ئێمە باسی باشە بکەین یان خراپەش هەردوو خراپەکان وەردەگرن داوایبردن دەکەن ئێوە بەس گوێتان بۆ خراپەکان وەردەگرن بە شێوەیە کاک یاسین کەسێک ئێستا جەناب پەیوەندی کردووە باسی خراپاکەی جێ لە باش ڕاگرن جێ لە خراپیش ڕاگرن. جەناب ئێستا پەیوەندیەکی باسی خراپاکەی یان باشە؟ من والله دەمەوێت باسی هەر ئەوە ڕوونکردنەوە بکەن ڕوونکردنەوە. ئەگەر وا بواە ئێمە جەنابمان وەرناگرت لەبەرەوەی ئێزانین باسی خراپە ناکەی ئەگەر بۆ شێوە بواە ئەوەی کە دەتەوێت باسی کەی کاک یاسین ڕەشی بەحسیان نەدیوە زۆر باشە خراپەکانی حکوومەت ئەوەی کە پێت باشە باسی کەی ئەوەی کە پێت باشە باسی کەی هەستەکەی ئەو کەسانی کە پەیوەندیەکەن باسی ناکەن فەرموو باسی کە. بەڵێ ئەوانەی وەکو چی؟ ئەوەی کە پێت باشە باسی کێ دەتەوێت باسی وەکو پەیامێک بۆ ئەو کەسانی کە باسی ئەو شتانە ناکەن خۆت دەڵێی فەرموو دەتوانی باسی کەی بە ئازادانە. کاکە پێشتر کەسە پیاوە خێزانی خۆی بوو نەدەوێرە باسی هەموو شتێک بکاتێک بۆ سەدام حوسێن جێ لێ دەبی لە ماڵەکەم نەدەوێرە لای برای خۆت لای خێزانی خۆت قسەیەک بکەیت. بەڵێ ئێستا شەو وەرە دەرێ ساعت 2 شەو لە ماوەرە دێ دنیا ئەمن و ئەمانە سیارەکەت پێویست 2 شەو وەرە بگەڕێ. بەڵێ بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. بگەڕێ بە کوردی قسە پەرسیای دایرێک کوردە جادە کاخی تاو نەکراوە ئاو لە هەموو جەیەکەیە کارەبا لە هەموو جەیەکەیە چترکێک دەکەیە بەرعادیە ڕیشت ناتاشی ڕیشت دەتاشی ئەو هەموو شتە براوە. بەڵێ سپاس بۆ کاک یاسین لە هەولێرەوە ئەزوەر لە تەکیەوە فەرموو کاک ئەزوەر. ئێوارە باش زۆر سپاس دەکەین کاک ئەزوەر ئێوارەت باش. زۆر سپاس وەڵاهی ڕاستەکەی ئەوەی تاوارەکە کراوەیە پێم خۆشە تەوەرێک بوو ژێرە منیش فەرموو. سپاس وەڵاهی لەسەر ڕەگەزنامە بۆ نمونە ئێمە کاتێکمان نەوێت باسی چەند سەماڵەتێکێکمە مەسم ئەم دەرپشەکە تەمان ڕەتیان هەیە بەیەکەوە بۆ ئێمە مەساڵ کات کاک ئەزوەر گوت لێمانە بەداخەوە دیارە پەیوەندەکەی پشڕا دەچینە لای کاک محەممەد لە کەرکووکەوە فەرموو کاک محەممەد. زۆر سپاس دەکەین کاک محەممەد. دەستخۆشی نەکەم بە بەڕێزەکەتانەکەم. زۆر سپاس دەکەین بەڵێ فەرموو. وەڵای حەزەکەم سام تەوارەکەتان لەسەر چییە؟ کاک محەممەد تەوەرەکە کراوەیە دەتوانی لەسەر هەر کێشە و بابەتێک کە خۆت دەتەوێت قسەی لەسەرکەی قسە بکەی فەرموو. بەڵێ وەڵای دەربارەم بوجە دەربارەی میزانە بوجە قساکان. بەڵێ ئەو خەڵکانانێکی داوانە لە بەڕێسانەکەم مەجاریان مەدەنیە نەبەرەوەی عیبە بوجاری بەتایبەتی نەوشیروان کابراایکی دیکتاتۆرە سەدا حسێن پێشترە. تکایە کاک محەممەد با ناوی کەس نەهێنین. کاک محەممەد ئەگەر گوێت لێمانە
بەڵە دیارە پەیوەندەکەی داخستەوە کاروان لە سلێمانیەوە فەرموو کاکاروان کاتت باش زۆر سپاس دەکەین کاکاروان کاک شوانجان دەستخۆشی تەوەرەکە و لێەکەم زۆر سپاس دەکەین کاک شوانجانەوەیسە لە بەرنامەکەی تۆ گوێم لەبرانی چەند کەسێ تەلەفۆنیان کرد باسی ئەم دەسەڵاتەکەن کاک شوانجان من بۆ نمونە وڵاتی دوبەی بۆ تۆ هێنمەوە وڵاتێکە نیو ئەوەنەی عێراق بوزەی نییە هەموو ساڵێک ساڵانە هەموو کە تاکێکی ئەو وڵاتە حەو دەفتەرە چێتە ساستا بە بانقەکەی کە نیو ئەوەنەی ئەم وڵاتە نەوتی نییە کەچی لێرە کاکە ئەمە حەو دەفتەرمان نایە بەس وەڵڵی وازمان لێ بێنن با بە تۆزە بەین بژین کاکە کۆ خەریکە مەعاشەکەش بەس مەعاشەکەمەوە حکومەت دەستی بە لە خەڵکی بەرێ بەس مەعاشەکەمەوە دەستی خسۆدە هەموو ئیشەکەەوە لە هەموو مەشروعەکە دەستیان نێ لە هەموو مەشروعەکە پارە بەندەکاکە بەسە تێر خۆم برا وەڵڵی بە قورعان نازام هەچێ بێت تێرە خۆنەما تێر ناخۆن تێخواتنیان نیمە ئیتریانی تۆ کاکە بە تریلیۆن دلار هەوبێ لە بانکی سویسرا پارە هەبێ کۆمپانیا هەبێ یعنی شەریکەی نەوت هەبێ ینی حەقە داوا کۆ بێ ئەم خەڵکەش تۆزێ پارە پێیاگەمە شۆ بکە ینی داوا لەو خەڵکاناگەم ینی کە خۆیان پارە وەرەگرن لە دەسەڵات و شتێ پارەیانەیە وا نەزان هەموو خەڵک وایە کاکە خەڵک فەقیرە لە وڵات خەڵک پارەی پێنێ خەڵک مەشروعەکان ناون کاکە دەستی ئەگرن ڕێی لێگرن دەباتی بێ ڕێو بشاندار ڕێو لێگرێ وەڵێ ئەبێ شەریکم کەیت و سەهمم هەبێت و خەڵک بۆ یەک لێگە کاکە قابلە خەڵک لە خۆیەوە بەڵێ کاکەڕ بەڵێ سپاس دەکەین سپاس بۆ کاکاروان لە سلێمانیەوە لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک تانیا گەرمیانی نووسویەتی من دەمەوێت لەسەر سیستمی خوێندن قسە بکەم ئایا لە چ وڵاتێکدا بووە بابەتێک کە نەخوێنرا بێت بۆ تاقیکردنەوە داخڵ بێت بۆ نمونە خوێندنگەکەی ئێمە ئەو بابەتەی کە نەمان خوێندە بوو بۆ تاقیکردنەوەکان هاتووبووە لە جێی یان لە چه خوێندنگەیەکدا هەیە بە خوێندکار بۆ ترێت دیارە وشەیەکی نەشیاوە مەبەستی ئەوەی کە وشەیەکی نەشیاوە بە خوێندکارێک وتراوە لەو خوێندنگەی خۆیان علی لە دوکانەوە فەرموو کاک علی کاکە دەستخۆشی لێ دەکەم کاکە کاروان زۆر سپاس دەکەین کاک علی ئەحواڵ چۆنە باشی زۆر سپاس دەکەم شوانم ناوە کاک خۆشی لێ دەکەم براکەم لەبارەی ئەو ژنە چالاکوەدانەی پەکەکەەوە بەڵێ سەرۆکی هەرێممان بە حیساب خۆ بە هەر چوار پارچەی سەرۆکی هەرێمدا دەنێ و دەڵێ ئەوام و هەتا ئێستا لە ئیزاکانی واندا هیچ باسی ئەم ژنە چالاکوانە نەکراوە بەداخەوە ئەو خۆ بەوانەك دادەنێ و ئیزاعەکانی هیچ حساب بۆ ئەو مندیقەوی هەر ناکات چونکە ئەو لەگەڵ وانە ڕژێمی تورکیای فاشیل دەستی تێکەڵاو کردووە و حاڵی ببر کاکەشوان بەڵێ کاک علی بەڵێ گوێمان لێتە کاک علی گوێ لێیە بەڵێ ئەو خۆ بە سەرش هەرێمی هەرچوار پارچە کوردستان دەزانێ وایە کەواتە کاک علی پەیامی تۆ داواکاری تۆ چییە دەبێت چی بکە بەرامبەر بە کوشتنی ئەو سێژنە سیاست مدارە ئەمن ناڕزایی دەردەبڕم بەبێ ئەو چالاکوانانە بە بەلاش بۆ کوشتران چۆن ئەو دەڵێ من سەرۆکی هەرێمی هەرچوار پارچەم و خۆ هەڵدەچێشن و کاکە جان چۆن وا دەبێت چۆن حکومەتدارێتی ئەوان دەکرێت وایە کاکەشوان بەڵێ سپاس بۆ کاک علی لە دوکانەوە هەڵگورد لە سلێمانی فەرموو کاک هەڵگورد ئەم کاتت باش زۆر سپاس دەکەین کاک هەڵگورد ئێوارە باش زۆر سپاس دەکەم ئێوارەت باش فەرموو من سەبارەت بە کۆبوونەوەکەی دوێنەی سەرۆکی هەرێم لەگەڵ لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئاخبارەکەم بەڵێ فەرموو هەم گەشتبینم هەم ڕەشبینم گەشتبینم بەوەی کە جەنابی سەرۆکی هەرێم لە هەموو پرسەچارە نووسازەکانە پرس بە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن دەکات و بانگ گەشتیان دەکات بۆ کۆبوونەوەکان بەڵام لەلایەک شۆ ڕەشبینم کە جەماعەتی ئۆپۆزیسیۆن ئەو سەرکردانی ئۆپۆزیسیۆن لە کۆبوونەوەکانە دانیشتن دەگەڵیا بەڵام دوای ئەوەی کە دانیشتن لە کۆبوونەوەکانە دوای دەزەکەن بە تاشیر و قسەی ناشرین پێ و گوایە سەرۆکی هەرێم ئەماکە و ئەوواکە سەرۆکی هەرێم لە خۆی هیچ تێر ناکات پرس بەوانەکە جا ئیشەکانەکات بەڵێ دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم زۆر سپاس دەکەن سپاس بۆ پەیوەندیەکەت میران کەرکووک نووسویەتی ئەی پێشمەرگەی داما و بۆچی ساڵی مەبەستی ئەم ساڵە دەڵێت بۆ زیاد دەکات نازانم مەبەستی موچەیە دیارە بێستون جەبار شێخانی تەنها دەستخۆشی کردو سپاسی دەکەین محەممەد عوسمان هیوای سەرکەوتنی بۆ خواستین زۆر سپاسی دەکەین هەروەها بە هەمان شێوە سۆزیار ڕێبوار زاهیر نووسویەتی پێویستە ڕاستیەکان دەربخرێن ئیتر بە بانکردنی کۆمەڵێک گەنج بێت یان کۆمەڵێک ڕووناکبیر بێت بەڵێ باوکی ئاسۆ لە سلێمانیەوە فەرموو باوکی ئاسۆ کاکە دەستخۆشی بەرنامەکەت لە یەکەم زۆر سپاس دەکەین باوکی ئاسۆ بەڕێزم منم لەسەر وەزارەتی پێشمەرگە قسەی بکەم فەرموو
بەڕێزم لە بودجێ 2013دا بڕی 2 ملیار و 216 ملیار و 936 میلیۆن دینار بۆ سەرۆکێرێم تاخان کراوە بۆ تەبەڕع کە بیبەخشێتەوە. بەڵێ یعنی باشە پێشمەرگە ئەوە نایەنێت کە موچەیەکی وای بدەنێ پێی بژی ئەگەر نەبێت قەینە بەڵام هەیە لە هەموو بوارەکانە ببینە بڕۆ هەموو موچەی فەرمانبەری لەم کوردستانەیە باشە عنی تەنیا موچەی پێشمەرگە بەڕاستی ئەوەشیان نییە تا پێشمەرگە مرۆتیایەتی اینجا خۆی بە سەرۆکێرم خۆی بە پێشمەرگی خۆی بە پێشمەرگە نازانێت تا ئێستش یعنی چۆن بۆ لەگەڵ پێشمەرگە ئاواشیانی بێت. بەڵە سپاس بۆ باوکی ئاسۆ لە سلێمانی سامان لە هەولێرەوە بڵێ دیارە پەیوەندەکەی ئامادەنیە لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ڕێبوار هەولێری نووسێتی بەداخەوە دەستی ڕەشی ناحەزان و تیرۆریستان چەندین جگەرگۆشەی بێ ناز کرد چەندین منداڵی بێگوناح کرد و بێباو کرد مەگەر تاوانی منداڵێک چی بێت چاوەڕوانی باوکی بکات لە چاوەڕوانی باوکی بێت و دوای چەند خولەکێک تەنها بەدەستێکی دیارە مەبەستی تەقینەوەکانی کەرکووکە بەو نووسینێکە نووسێتی ڕێبوار هەولێری بەڵێ پەیوەندێکتر لەگەڵماندایە ڕێکان لەگەڵماندایە لە سلێمانیەوە فەرموو کاک ڕێکان. ئەلۆ بەڵێ کاک ڕێکان سڵاو لێ بێ فەرموو. ئەلۆ بەڵێ کاک ڕێکان گوێمان لە دەنگتە بەداخەوە پەیوەندەکەی بچرا تەنیا لە سلێمانیەوە تەنیا لە سلێمانی. ئەلۆ کاتە باش زۆر سپاس کاک تەنیا. ئەلۆ بەڕێزم بەڵێ کاک تەنیا سڵاو لێ بێ گۆمان لە دەنگتە بەڵێ منەوێ لەسەر وەرزی پێشمەرگەوە قسە بکەم بەڕێزم. فەرموو کاک تەنیا. بەڵێ بەڕاستی هیچ شتێک بۆ پێزی پێشمەرگە نەکراوە بە ناوی وەزیری پێشمەرگەشەوە کە قسە ئەکات ئەڵێ وەزعی پێشمەرگە باشەوەمانە هیچ ئەفسی نییە زۆربەی پێشمەرگە بۆ میزارانە قەرزی کردواتۆ بۆدەوە داوا ئاکەم ئەوەی شتی ڕاستیە بیڵێت بە ناوی پێشمەرگ و هیچ شتێک نەکرا بۆ پێشمەرگە هەمووی خۆیانەی خۆن و ساڵ هیچ شتێکی تر نییە. بەڵێ سپاس بۆ کاکتەنیا لە سلێمانی. دالیا تاریق نووسێتی هیوادارم بەرنمەیەک دانیان لەسەر نادادوەری حکوومەت لە کارەکاندا. شاڵاو لە سلێمانیەوە فەرموو کاک شاڵاو. کاکشوانم کاتەوە باش. زۆر سپاس دەکەین کاک شاڵاو. وڵا دەستخۆشی بەرنامەکە و لێ یەکەم بەس حەزم کرد تۆزێ لەسەر بەرنامەکە و تۆزێ هەنێک کۆمێنت بە. فەرموو کاک شاڵاو. وڵا وتم ئایا لەم وڵاتی خۆمانە ئایا شتێک هەیە بە ناوی سیاسەتەوە لەوانە ئێستا بۆ نمونە بڵێن بسووتنەوەی گۆڕان خۆی کە ئێستا باسی گەندەڵی حکوومەت ئەگە ئایا ئەو خۆی یەکێ نەبوو کە 18 ساڵ لەگەڵیانە بوو دوای ئەوە ئەمیرداری کۆمەڵ و یەکگرتوو کە ئێستا باسی سیاست ئەکەن و ئەڵێ ئێمە ئیسلامی ئایا لە دینە شتێک هەیە بە ناوی سیاسەتەوە دوای ئەوە کە خۆم بە بنەماڵە بەرزانیم با باسی بنەماڵی ئانشکەین هەردەمی هەرێکێکەکەی تۆ کە پارتی بێ ئەڵێ بابا لەم وڵاتەیە بە ئازادیە سوڕێمە بە ئازادیە سوڕێمە هەموو وڵاتێەوە 20 ساڵە حکومەکەی هەمووی 20 ساڵی شۆڕشێکە بۆ دانا بەزی یەکێکی تر بێتە شوێنێ ئەگەر باسی کوڕەکەی بکەین کە مانسوورە ئەو ڕوتبەی ئێستا کە مانسووری کوڕی مەسعود بەرزانی هەیەتی ئەگەر بەراوردی بکەین لەسکیدای چیا بۆ مفاوەز بوو. بەڵێ کاک شەڵاو ئەگەر بینە سەر ئەوەی ئەم جۆرە ڕخنانی جەنابە دیارە لە هەموو لایەنە سیاسەکانە بە ئۆپۆزیۆن و دەسەڵاتیشەوە نازانم کاک شەڵاو گوێ دەدەنگمانە دیارە پەیوەندەکەی داخرایەوە بڵێ باوکی محەممەد لە سلێمانی فەرموو باوکی محەممەد. زۆر سپاس باوکی محەممەد. قوربان دەستخۆشیەوە بەرنامەیە لەکەم زۆر سپاس دەکەین. فەرموویەکەم بە نیسبەت ئەو کۆبوونەوەی دوێنەکە ئۆپۆزیسیۆن لەگەڵ سەرۆکی هەرێما کردی خەڵک هەیە گەشتبینە بەڵام من ڕەشببینم لەبەرەوەی لە 2009 بگرە لە 2012 11 12 ئەمانە هەر کۆبوونەوەیان کردو هیچ ئەنجامێکیان نییە خۆ بە پێکەنینی سەر تەلەڤیزیۆن نابێ خەڵکیان بینێ
خۆیانێنە بەر شاشەوەمانە ئەما هەر سەرۆکی هەرێم بەس شتێکە کۆبوونیان لەگەڵاگاڵ و پرسە گورگانەیە ناهێ حسابێکیان بۆ ناکە بورجەیە بە ئارەزوی خۆیان تەخشان و پەخشانیەکەن و ئەیخۆن و ئەمانی ژەبێگە چاوەڕێبن شتێک وەرگن یا وەری نەگرن ئەوە و کاتە بورجەی حیزبەکانی بڕی ئۆپۆزیسیۆنی یەکگرتووی بڕی کۆمەڵ ئیسلامی بڕی هەتا هاتە سەر هێڵ دیاناتێ قیروتی چەق ئەمانە هەر خەریکی پارە خواردن لە سەرۆکی هەرێم و هەتا بەسیترین مەسئول کرێکار هەیە مەعاشەکەی داشوان کرێکار هەیە مەعاشەکەی 350,000 400,000 ئەمانە بە زۆری ئەزانن ئەگە بێنێ ئەگە زیایکەن ئەگە بۆ کەم ئەندامان زیایکەن بەڵام خۆیان بە ملیارەها پارە ئەدزن. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت محەممەد لە سلێمانیەوە فەرموو کاک محەممەد. ئەم کاتە باش کاکشانی وەڕێز زۆر سپاس دەکەین کاک محەممەد فەرموو. جانامەوێت لەسەر سێتەوە قسە بکەم. بەڵێ یەکیانە من باوشی قوتابیەکەم لە زانکۆی سلێمانی ئەو زانکۆی بڕین لای باخی بەختیاری. بەڵێ کاک محەممەد وا بەرەو مانگونیە دوو مانگە بێ بڕین ئەوانە خوێنە هەتا سێ ئەو بڕین وعدیان پێدا بوون کە بڕین پاسیان بۆ دابین کرێ پاسەکەشەوە تا سێ دابینەکە هەر لە حساب خۆیان خەڵکی فەقیر وەژار هات چووەکە و هەرەکەی بڕین بەسییان شوارێک تەکسییان گرتو ئەوە بڕین ئەوە حاری ئەو زانکۆیە کە بڕین ئەو پاس بۆ تەلەبان نەگیرا ئەوە یەکەمیان تەوەرەکەت. بەڵێ کاکەشوان بەنیسبەت بەنزیخانەی حکومیەکانیشەوە لە بەنزیخانەی میرکۆ تۆ سەیرەکەی تەکسی هەفتەیەک بڕین 2 لیتر حسەی بنزینت هەیە جاری وایە ئەو کاتێک کە تۆچی تەیەکەی 20 لیتر تێ ناکەی ئەوە تەبەن ئەوەی تریان کە زیادەی و ئەمێنێتەوە سوێن بەخوا بخۆم بە چاوی خۆم بینی و بەکە ئەوە ئەیفرۆشتەوە و زیادەکان ئەوە هەرەمووینە ئەوە پێویستە بڕین مراقبەش ئەو بنزغانە حکومیانە بکرێت کە چۆن ئەو فەخی وەژارە لەوێ ئەوەی تۆ 10 لیتر تێکرد و 20 تێکەی حسەی تۆ ئەوە تەواوە تەوان کە 25 لیتری کارتێکت هەیە ئەوە سودا و زیاد نییە بەڵام ئەوەی تیان ئەوە ئەڕوا و بەولاوەی تەواوە بۆ ئەم لاولا و فرۆشاوە لە بازار ڕەشا. بەڵێ سپاس بۆ کاک محەممەد لە سلێمانی هۆزاک لە چۆمسەماڵەوە فەرموو کاک هۆزاک. زۆر سپاس کاگۆزک بەڵێ فەرموو. من دوێنێکە ویاتێرێک بۆ تۆرێکتان هەبوو لەسەر مەسەلەی 2 ملیارد دلار لە پرۆژەکانی پەرلەمان دیارنەماوە زۆر محاڵەکە بۆم نەگیرێ وەڵامی ڕۆ دەتوان لەسەر قسە بکەم. فەرموو کاگۆزک. قوربان من بەمەسەد ئەو 2 ملیارد دلارەوە بەڕاستی کە لە پرۆژەی پەرلەمانی کوردستان دیار نیە ئێمە لژنەی نەزاها هەیە هەرچی شتێکمان هەیە ئایا 2 ملیارد دلار بەدەم ئاسانە دیار نەبێت لە ناو پەرلەمانی کە 111 کەسیدا دەبێ ئەو ئەندام پەرلەمانانەی کە ئۆپۆزیسیۆنیان پێ دەڵێن ئەوان بۆ دەمیان دەسراوە ئەوانی دەبێ هەڵسن قسە بکەن لەسەر مەسەلەی 2 ملیارد دلار کاتی خۆی کە عێراق چوو لەگەڵ رووسیا گرێبەستێکی کرد چەند ملیۆنێک 200 ملیۆنێک دیار نەبوو بۆ سوزەجەیەک ئەی باشە بۆ لەسەرینەکەی ئاوا خامۆش بوونە و وەکو شەمشەمە کوێرە دەستمان بە چاو خۆمانە گرتەوە هیچ نبینین حتاکەی من بەڕاستی 2 ملیارد دلار کەم نییە یعنی دەتوانی چەندین پرۆژەی ئاوەدانکردنەوەی چ لە دێهاتەکان چ لە ناوشار چ لە شار و شارچکەکان بەڕاستی من داواکەم لە لوژنەی نەزاها بە دواچوونی ئەو 2 ملیارد دلار بکە بۆ دۆزینەوەی یان لە هەر جێگەیەکە دەریخە ئەگەر بەڕاستی من دەبێت سەرۆکی هەرێمی دەبێت پشتیوانی لەو لژنەیە بکە لەو لژنەیە بکە بۆ دۆزینە ئەو 2 ملیارد دلارەیە خۆ 2 ملیارد دینار نییە خەیناکە 2 ملیارد دینار باسە بەڵام 2 ملیارد دلار بەڕاستی بە بودجەی دەوڵەتێکی وەکو ئەردەن و سووریا و لبنانە کاک شوان من بەڕاستیەکەی هەنێک شتێ بەڕاستیەکەی زۆر جا من دێمە ناو خەتەکانتانەوە هەرێک جۆرا و جۆر بەڵام بەڕاستی ئەمە زۆر گرنگە مەسەلا 2 ملیارد دینار حتا ئێستا دیار نەبێ یعنی دەبێ ئەندا ڕئیسی پەرلەمان خۆی دەبێت دوولەکە بۆ ئەو مەسەلەیە ئەی ڕئیس پەرلەمان دکتۆرای هەیە لەسەر چی لەسەر شانی من لەسەر شانی فەقیر لە سەنای پێشمەرگە. بەڵێ کاگۆزاک زۆر سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ئیدریس کوردی دەڵێت هیوادارم بابەتێک لەسەر دامەزراوانی ساڵی 2012 باس بکەن ئێمە ئەمە زیاتر لە 2 مانگە ناومان هاتۆتەوە کە چی تا ئێستا دەواممان نەکردووە. علی ساڵح باس لەوە دەکات دەڵێت من دەڵێم لەو ڕۆژەوەی ئافرەت دەستی دایە کارکردن و دامەزراندن یانەدام و دەستگا حکومی و هەلیەکان پیا و بێ ئیش و کارمایەوە و هەژاری زیادی کرد و پرۆسی هاوسەرگیری کەمی کرد و ئافرەتیش چەوسێنرایەوە هەروەها
دانەروەهبی پرسیارێکی کردووە دەڵێت هیوام وایە بتوانین لە ڕێگەی سکایپەوە بەشداری بکەین چونکە هەندێکمان لە درەوەی وڵاتین ناتوانین بەشدار بین. دیارە بەڕێزان بەم نزیکانە بەرنامەی مایکی خەڵک بە شێوازێکی نوێ پێشکەشان دەکرێت و ئەوەی ئەو تێبینی کاک دانەروەهبی کە باس لە سکایپ دەکات و سکایپی شێکێکە لەو ئامرازانی کە بەکاردێنێت بۆ وەرگرتنی ئێوە بۆ قسەکردنتان لەسەر تەورەکان و چانێک و پەیوەندەکانتان وەردەگرینەوە. بەڵای بەڕێزان بەردەوامی لەگەڵتان لەسەر فەیسبوک شەهێن سەعید نووسیوێتی حکوومەتی هەرێم کوا ئەو بەڵێنەی کە داد بە خوێندکاران بۆ زیادکردنی دەرماڵە و نازانیت بێدەنگ بووین بەڵکو و بێندەگیمان لە ناکاو دەشکێنین کە گەورەترین زەربە بێ بۆت. ڕەحمان لە قەڵاتزەیەوە فەرموو کاک ڕەحمان. ئەو کاتت باش. زۆر سپاس کاک ڕەحمان فەرموو. دەستخۆشی تەوەرەکەت لێ دەکەم. زۆر سپاس دەکەین. وەڵای من دوو تێبینیم هەیە بۆ جەنابتان کە بیخەمە ڕوو لە کەناڵی ئێوە بکات. بەڵێ. یەکەمیان لە قەڵاتزێ لە گەڕەکی شەهیدان باخچەیەکی ساوان هەیە بەیانیان خۆزگا تیمەکەی ئێوە ئاگاداری بێ کە منداڵەکان چۆن سوارێکی دۆڵمشێکی گسکە دەکەن دەیگوازنەوە بۆ ڕۆزەکەی بە پاڵەوەستۆ بە ناڕەحەتێکی زۆر لۆ کۆبنەوە زۆرەوەمان لێکردن کە پاسێک گەورەتر دابینکەن تا ئێستا جوابیکەن نەداوەتەوە. بەڵێ. دووهەمیشیان وەزارەتی ناوخۆ بۆچی دەرماڵەی مەترسی ساغاخان سەرەتا دەکات. داوا لە جەنابتان دەکەم دادەچێنێکی بۆکەن و لە ڕێگایەوە دەنگمان بکات و زۆر سوپاس بۆ پەیوەندەکانشت. زۆر سپاس دەکەین. سپاس بۆ پەیوەندەکەت باوکی محەممەد لە سلێمانیەوە فەرموو باوکی محەممەد. باشی کاگەشۆن. زۆر سپاس دەکەین باوکی محەممەد. کاکشۆن جانەمەی من لەسەر دەوەری قسە بکەم. بەڵێ. بەنسبەت دوو حیزبی دەسەڵاتدارەوە کە پارتیوێکێتیە لە کوردستانە حکومەکەن. پارتی کە لە ئەوڵەوە دروست بووە هەتا ئێستا بە جەنابی مەلا مەستەفاوە کە هاتۆ دەخوارەوە هەتا ئێستا بە کوڕەکەی و بە کوڕەکەی مەسعود بەردانیشەوە تێگەیت و دوای ئەوەش یەشێتی هەر کەسێک کە بڵێن حکومەکان لەوێ لە ناوێکێتی هەر ئەو بەرپرسانن هەر ئەوانن دووبارە ئەبنەوە لە کابینەکانی حکومەتە و لە سەرۆکایەتەکانی تریشە. باش ئەمە بۆ دەسەڵات بەجێ ناهێڵن ئۆپۆزیسیۆن بێتە سەر حکم با قەیچێکە با چەند ساڵە لە نەوەتویەکەوە ئەمان حکومەکەن با لە دوای نەوەتویەکەوە تا ئێستا چەند ساڵ ئەمان حکومەکەن با ئۆپۆزیسیۆن حکومەکە یعنی نابێت ئەمە دەسەڵات بەجێ بێڵن. کاکشۆن. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. ئارام لە ڕانیەوە فەرموو کاگەرم. ئەم کاتەوە باش. زۆر سپاس کاگەرە. وەڵایی من دەمەوێت لەسەر پێشمەرگە قسە بکەم. بەڵێ فەرموو. بەڕاستی پێشمەرگە یعنی لە ژێر پلەی سفردایە لە ڕێزگرتن لە بێپارەیی یعنی لە هەموو شتێکدا بەڕاستی یعنی پێشمەرگە کەسێکە یعنی نازانم چۆن پێناسەی بکەم. بەڵێ. بەداخەوە پەیوەندەکەی بچڕا حەمید لە هەولێرەوە فەرموو کاک حەمید. ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە. زۆر سپاس دەکەین کاک حەمید. یارە دەستخۆشی بۆ شاشەی ئابڕ القاراتی نارتی. زۆر هەموو بینەران و بیسەرانی بۆ هەموو کارمەندەکانی کەماندوونە ناسانە کار دەکەن. زۆر سپاس دەکەین کاک حەمید. من دەمەوێت لەسەر دوو تەوەر قسە بکەم کە مەجالم نەبووە وەختم نەبووە بۆ وەرنەگیراوە قسەی لەسەر بکەم لەوانەیە بیهێنێ. بەڵێ فەرموو. یەکێکیان لەسەر تیرۆرکردنی ئەو سێ سیاسەتمەدارە ئافرەتە کوردەی کە تیرۆرکرانێکیان لەسەر تەقینەوەکانی کەرکووک. بەڵێ. بەڕاستی ئەوە ڕووداوێکی زۆر کەزەون بوو. تیرۆرکردنی ئەو پێشنە سیاسەتمەدارە لە پایتەختێکی خاوەن شارستانیەتی مێژووی وەکو فەڕەنسا یعنی هەموو ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ڕێکخراوەکانی ژنان بەڕاستی دەبوو لە بەردەمی سەفارەتخانەکانی فەڕەنسا و تورکیا و نەتەوە یەکگرتووەکان چی مەمەکدان و دەرپێقوتەی ژنانە هەیە هەمووی هەڵڕێژن. یعنی چی تۆ بە پەکەکە دەڵی تەرۆریست. ئایا ئەوەش تیرۆر نییە لە پایتەختێکی گرنگی ئەوروپایی ئاوادا بکرێ؟ ئایا شێوازێکی تر نەبوو کەوانە تیرۆریستن بگیت بجیرانایە و لە دادگایەکی نێودەوڵەتیدا عادیلانە محکەمە بکرابانایە و دواتر سزا بدرابانایە؟ بەڕاستی یعنی ئەوە هەموو مرۆڤایەتی کەوتە ژێر پرسیارەوە شەرەفی مرۆڤایەتی. یعنی داواکارم لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ کۆمەلگای مەدەنی ڕێکخراوەکانی ئافرەتان کەواز دەو کەیسەنێنن بەڕاستی یعنی چارە بزانن لایەنی تاوانبار چێیە؟ ئەرگەنەکۆنی پەکەکەیە ئەرگەنەکۆنی تورکایە
بە تایبەتی لەو کاتەدا کە کوردان شێوازی خەباتی مەدەنیان گرتۆتە بەر یعنی ئێمە چی بکەینەوە حاڵەتە زۆر باشە کاک حەمید تەوەری دووەم کەتابەتە بە تەقینەوەکانی کەرکووک زۆر بە کورتی زۆر دەستخۆشی بۆ کەناڵی NRT بەڕاستی ڕووداوێکی زۆر ڕاستەقینەی پیشاندا کە بە وێنە و بە وشە کە بریندارەکان بریای خۆیان دەکەوتن ئەوە نەتیجەی ئەقڵیەتی ئەفکاری تایفی و مەسەدی و خێڵەکی بەجێما و قەومی متعەسیبە کاتی ئەوە هاتووە بڵێن ئێرحەل بە عەقڵیەتی تایفی و مەذهەبی بڵێن ئێرحەل عێراقێکی دیموکراتمان دەوێت کە ئێمە لە چوارچەوەی ئەو عێراقە دیموکراتەدا کە ئێمە مافە دەستوریەکانی خۆمان بەدەست بێنن یعنی تا ئەم شعارە هەڵ نەگرین ئێمە هیچ کەس بە هیوایەوە نەبێت خۆشی لە عێراقەدا بینێ زۆر سپاس بۆ دەرفەتەی کە پێتاندا زۆر سپاس دەکەین زۆر سپاس بۆ پەیوەندەکەت عەلی لە سلێمانیەوە فەرموو کاک عەلی کاشانم کاتە باش زۆر سپاس دەکەین کاک عەلی ئێستا دادگای لەم دادگای سلێمانی قسە بکەم بەڵێ فەرموو بەڕاستی دادگایە کە دادگا بێزەلامی حکومدا بە ئەبەدی لەسەر تاوانێ و ئیفراجی بکە نازانم ئەمە چۆن دادگایەکە بینیمە حکوم خەفیفە کرێت تەمیز دەکرێتەوە بەس لەسەر ئەوانەی حەفەی شوبات بینیمان زلایمان حکومدا بە ئەبەدی باشە ئەگەر ئەم کابرا تاوانبار نەبوو چۆن حکومدا ئەگەر تاوانبار بوو چۆن و بەردا یعنی ئیفراجی کرد بەڕاستی من ئەڵێم حکوومەتی ئەمە دادگاکانی بێ بەڕاستی خەس جێ و خۆشخەرە نییە و وەجێی سیخەنین ئەمانە کە کەمیان شتێ بۆ ئەم وڵاتە بکەن دادگا زۆر خەتەر یعنی دادگا بەڕاستی و من خوێنەوەریشم نییە بەس دادگا لە وڵاتە یعنی زۆر ئەبێ مهم بێ زۆر سەروەر بێ بەس دادگایە زەلام بە ئەبەدی حکوم بدا و یەکسەر ئیفراجیشکە بەڕاستی لەژێر پرسیارایە و هیوادارم بۆ خەڵکی ڕوونکەنەوە چۆن حکومدا و چۆنیان ئیفراج کرد و دەستخۆشی لێ یەکەم زۆر سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت باوکی پەیام لە سلێمانیەوە فەرموو باوکی پەیام کاکە شوانێوارە باش زۆر سپاس دەکەین ئێوارەت باش باوکی پەیام فەرموو دەستخۆشی لێ یەکەم وەڵی چەند خاڵێکمە ئەگەر مەجالم بێ مەمنونم بە کورتی زۆر باشە فەرموو یەکەمیان ئەوەی کە ئێستا باست کرد ئەو برادرانی کە لە دەرەوە ئەیانێ بە سکای پەیوەندیکەن ئێمە تکا لە بەڕێز دەکەین دیارە لە کەناڵی کەیەنێنیش بە هەمان شێوەم سکایپە هەیە بەڕاستی کاتێکی زۆر لە هاوڵاتیان ئەگرن ئەگەر بە تەلەفۆن ئەوان پەیوەندیکەن یان بەژاریکەن ئەوە لەوانەیە بڵم شتێکی باش بێ بەڵام بە سکای بەڕاستی ئێمە لە کەناڵی کەیەنێنیش بێزارم یانی ئەوەنە لەسەر خەتەرمێنەوە کاتی خەڵکی کە ئەکوژن ئەمە زۆر باشە باوکی ئێمە هەوڵەدەین ئەو کەسانی کە وەریانەگرین لە ڕێگەی سکایپەوە زۆر بە کورتی بێ بۆ ئەوەی زیاتر بایەخ بدەین بە پەیوەندەکانیش بەڵێ بە کورتی بێ باشە دووەم من تکا لە بەڕێستانەکەم کاتێک کە کەسێک ڕەخنەیەگەگرێجا لە سەد کۆمارەوە ئایا تا سەرۆکی هەرێم و کاگنۆشیوان و هەردوو سەرکردە ئیسلامیەکەش ئێمە تکا لە بەڕێستانە بین مەجالیان پێ بن بەڵام کە ڕەخنەیەک بێت تەشیل نەبێت بە هیچ کەسێک چونکە ئێمەشوامانتوە باوکی پێم ئێمە داواکارین کە کەسێک ڕەخنەی هەبێ ڕەخنەکانی جدی بێت ڕەخنەکانی بابەتی بن ڕەخنەکانی بە شێوەیەک بێت کە بە شێوەیەکی جوان بخرێتەوە نەک بەو شەیە کە بڵێم فلان وایە و ئەم کەسە وایە و ناوی کەس و لایەنەکان بێنم وا لە ئێوەشکا کە ئێوە هەستکەن ئێمە مەبەستمانە کە قسە بە لایەنێک بڵێین بەڵێ من مەمنونی قسەکەتم کاکەشمان ڕاستێکە منی دەڵێم با ئەو کەسانی کە قسەکەن قەیچێکە کە ناوی سەرکردەیەگەێنێ بەڵام قسەیەکی وا نەکەن بەڕاستی کارێکی خراپبێویان بێتە پەرژدانەوە بۆ کەناڵەکەیەوە بەڵام با خەڵکی ڕەخنە بگرێ من خۆم لەگەڵ ئەوەیانی و هەچ کەسی هەچگرێ و ڕەخنەیەکی هەیە یان ئێوێ هەشتێک بەڕاستی ئەمە کاتی هەڵبژاردنوانێ سنووکی دەنگدانمان لە پێشە بە ئەو کاتە هەچ کەسێکیان پێ مەقسەدە دەنگ بێن بەوە بەڵام نەک بە شێوەیەک تەشیرکەن و خاڵی کە بەڕاستی لەسەر پێشمەرگە خەڵکێکی زۆر قسە ئەکا من داوا لە بەڕێستانەکەم ئێوە بە دواداچوون بکەن یان هەر بکرێت چوو وەزیری پێشمەرگیان بریکاری وەزیری پێشمەرگە بێنە سەر شاشەکە بۆی وەڵامی ئەو خەڵکانە بنەوە یە خاڵی کەم بە کورتی مەسلەی تەکسیەکانە من داوا لە وەزیری ناوخۆی بەڕێز دەکەم و لەگەڵ ئەندام پەرلەمانەکانە ئەوان کاتێک باسی مەسلەی خاوەن تەکسیەکانەکەن ئەوانەی کە کارمەندی ناوخۆن با بەڕێزیشان تۆزێ لە موچەکانی خۆیان کەم کەنوانی ئەگەر ڕاستەکەن چونکە بەڕاستی خاوەن تەکسیەکانیش ئەمڕۆ خەڵکێکی زۆریان کرێچین خاوەن عایلێکی زۆرن یعنی بەڕاستی ئەوانیش بژێوی لە بەرچاوی وەسپاتانەکە بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت عابد لە ئاکرێەوە سڵاو لێ بێ کاک عابد فەرموو کاک عابد لە ئاکرێوە بەڵێ کاک عابد زۆر سپاس دەکەین فەرموو دەستخۆشی بەرنامەی تەکەین سپاس دەکەین کاک عابد مەبوو مەسەلە عەقاری بێ بەڵێ بەڵام ئەس پێش خەڵکی ئۆکرامیرە تۆ خۆم مەسەلە عەقاری و عەقاری ئەتۆنوکەی ڕاگرتە یا دویشی قرارێک دابی 2012 دیوار حتی یعنی دیوار کامل نکی
دونزاني وديدان مثلا قندا ويجي فسيت ويجي حتى تو كامل سري صاب كيو كامل نكيو كيلومي كيو بيجو كامل نكاتو نشيا خوني دا هنجري دونزاني ودان جو مثلا از داخل الحكومة التحريمية والكردستان مثلا هما قراري مثلا راكل وكان مثلا هوا كي براي 2012 قرارك دا ديوار كامل كان دي دونزاني ودان باش تنجي سري صاب كان دي دونزاني وديدان نوكاو قرار راكله حتى تو كامل نكينا شتي دا دونزاني ودين ودان بله جو دوات كان الوزيرين اخوش بما وزارة الدارائي بماوي اوي شيء كان وقراري راكل وسري صاب كان دونزاني ودي بدان بەڵێ کاک عابد زۆر سپاس بۆ پەیوەندەکەت سەردار لە سلێمانیەوە فەرموو کاک سەردار شوانێوارە باش زۆر سپاس دەکەین کاک سەردار ئێوارت باش خۆشی بەرنامەکە لێ یەکەم کاکە شوان یەک پێشنیارم هەیە بۆ ئێوە ئەگەر لێم قبوڵ بکەی بەڵێ فەرموو وڵی حەز دەکەم ڕۆژە لە ڕۆژانە ساڵێکە هەر یەک دانە بەرنامەی دابەزێنی لەسەر ئەو شتا چاکانەی کە حکومەت کردوێتی تەنها یەک ڕۆژ لە ساڵێکە ئەوش دابەزێنی بڵێ حکومەت ئەم شتا چاکەی کردو ئایا خەڵک سەرنجی چییە ڕێی چیە بەرامبەرەوە دووەمینشت ئەو برادەرێت تەلەفۆنی کردی سەکانە پێش من ئەڵێ پارتیوێکەتی چەند ساڵە هەر خۆیان حکومەکەن با ئۆفستن حکومەکە قەیچەکە ئۆفستن کاکە با هەوڵ با لە کاتی دەنگدانە دەنگ بەدەست بێنێت و خۆی حکوم بکات ئەو کاتە ئیتر گلەی لە کەس نابێ بەس ئەو خۆی ئێستاگانە کەمینەیە دەسەڵاتی حکومەت چێ بێ ئەو کار حکوم بکات دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم شەوێکیشە زۆر سپاس دەکەن سپاس بۆ پەیوەندەکەت ئومێد لە شارە زوورەوە فەرموو کاک ئومێد ئێوارەتان باش زۆر سپاس دەکەین کاک ئومێد ئێوارەت باش فەرموو بەرنامە جوانتان لێ یەکەم زۆر سپاس دەکەین بەڵام لەوێ لەسەر دوو تۆڕ قسەکەم تۆرێکیان بێشەو لە بەرنامەکەی بەڕێستانە ئەویش ئەوە بوو گەنج یەکەم بینی لەیان دوو گەنجەوە کوژرا بەڵێ دوایەوەی کە لۆ باسکراگە بە سزای خۆیان گەیشتون و نازانم دوایەوەی کە دۆزراوەتەوە کار ئەنجامەری کوژراوەکەن من 3 ساڵ مەعسکرە سەلام لێ حرەز بوومە ئەو گەنجانەی کە خەڵک ئەکوژن و لەسەر جەردەیی خەڵک ئەکوژن ئەبرێن لەوێ كحكم أدريان ولا خدمات أكرين من سيد على حرز بنا أبرين لي دعوة أكرين همو روجي سيجم قوش يعني أدريتي من يوادارم حكومتي هريم كأو جنجي أو دولنجي أو جنجي عن كشتو تقو باراني عن كردو جرقو لي دايكي وباوكي أو جنجي عن سلطان أوانا ناو شاري سليمانيا أو دو جنجي برشاي على معيدام كريت لبنو كاساتي جزء زرنا خوشبو برسياري سياميشم برسياري دوميشم أنا صرت ورا فيديو نبوي حكومتي هريم حکومت بە سەرەکی هەرێم و لەگەڵ تاقیکردن و هەردوو سەرکردی ئۆپۆزیسیۆن کۆبوونەوە پێم وایە هیچ کات جەنابی سەرک بەرزایی ناتوانێت بەناوی یەکێتیەوە قسە بکات لەبەر یەکێتی خۆی یەکێتی بەحری عیلمە یەکێتی خۆی ئەتوانێت ئەو کەسی بەناوی یەکێتیەوە قسەکە ئەتوانێت ئەنداوە غەڵەتەکات دەستان خۆش بێت سپاس دەکەن سپاس بۆ پەیوەندەکەت باوکی زانیار لە چۆمسەماڵەوە فەرموو باوکی زانیار ئەم کاتە وەرگراتم زۆر سپاس دەکەین باوکی زانیار بەڵێ تەوەرەکەی ئەمڕۆتان کراوەیە وانییە بەڵێ باوکی زانیار وەڵام پێشنیارێکم تەوەرێک بکەن لەسەر ئەم مادەی سەوچلێوە ماوەیەکی زۆر خەڵکیان گردە دەمەوە و خەڵکیان ناوبرد و لە لادێ و لە دەم شوێنانەوە بزانە هیچ جوابێکی نەبوو هەر بۆ خەڵک مەشغوڵکردن بوویان ئەوشتان بەڵێ دوایەوەش ئینە ئەندام پەرلەمانێک موچەکەی 8 ملیۆن دینارە یعنی بۆ پێشمەرگەیەک ناتوانێت دوای دەوامەکەی ئیشکا کابرا کارمەندێکی ئاسایش بێت بەڵێ باوکی زانیار دەستخۆشیتان لێکم زۆر سپاس دەکەین بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت لەسەر تۆڕ کۆمەڵاتی فەیسبوک بەکر سدیق نووسویەتی نەبوونی یاریگا لە دەربەندیخان وەزشکارانی نیگەران کردووە توانە لە چەمچەماڵەوە فەرموو کاکتوانە ئەم کاتۆ باش زۆر سپاس دەکەین کاکتوانە هەموو کاتێکت باش فەرموو زۆر سپاس وەڵام منەبێت لەبارەی ئێمەزی قسەکەمەمانە کەمین و تەقەمەنی هەڵەگرنەوە لە عێراق لە کوردستانە بەڵێ فەرموو کاکەمی زۆر سپاس ئێمە وەکو خزمەتگار تاسیس خزمەتێکمان بۆ نەکراوە 20 ساڵ ئێمە لەم کارەین لاوە حکومەتی ئەو کوردستانەکەین ئەو گوزیکەمان ئەو پرۆژێکەکەمان تا پەرلەمانەوە چاکی پیاوەخشێننەوە وەکو هاوکارێک هاوکارێکمان بکەن ئێمەش وەزانی شەکەمانە و ئێمە من تەقەمەندی یەکسەم خزمەتی کورد دەکەین بەڵێ کاکتوانە خزمەتی ئەم میلەتاکەین خۆ ئێمە هاوکارەکە کەسێتر نییە هاوکارە بکە ئێمە ژۆ 20 ساڵانە ئیشمانەوە دا لە حکومەت یاریی کوردستانەکەم چاو پرۆژه مامەخشێنێتە زۆر سپاس زۆر سپاس دەستان خۆش بوو بۆ بەرنامەکەشتان زۆر سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت سەربەست لە سلێمانیەوە فەرموو کاک سەربەست زۆر سپاس دەکەین کاک سەربەست بەڵێ فەرموو زۆر سپاس برای بەڕێزم من دوو تەوەرم هەیە بە کورتی باسی بکەم فەرموو یەکەمیان ئەوەیە کە دوێنێ ئەو سێ ژنا گەیاندرانەوە شاری ئامەد
ئەو سێژنە شەهیدا دیار بوو بەڕاستی حەقی ئەوە هەبوو کەوا حزبەکان و لایەنەکانی خۆمان لە کوردستانی باسووردا بەلانی کەم وەفدێک بنێرن بۆ پێشوازی ئیدعای کوردستانی تەکەنووسوە خاستن زۆر لە عەلامەکان جێمان لێ بۆ ئێمە سەرۆکی هەرێم ئەڵێن سەرۆکی کوردستان کە سەرۆکی کوردستان دیارە ئەو قسەیە مەغزای خۆی هێناوە سەرۆکی کوردستانی هەرێم زۆر ئاوام گیرێ بووە ئەبووە بەلانی کەم وەفدێک بنێرن بۆ پێشوازی کە تەلاحوم بینی کوردستانی باشوور و باکوور نیشان بدرا با لەوەدا ئەوەیە دووەمە من وەکو پێشمەرگەیەکی کۆن و کادیرێک قساکەم لێرە دارە سلێمانی بەڕاستی ئەوەی کە ئەیبینم پێشمەرگە و کادیر وایان لێ کردووە کە قەیرغە خۆی بکاتەوە سەر مەسئولەکان لە بەرزەکان تاکو ئێستا ئەو بربەستە گەورەی کە دروستیان کردووە لە نێوان خۆیان و هێزی پێشمەرگە و کادیرەکاندا وای لێ کردووە کە جارێکی کە خەڵک بەراعەت بدا بەرامبەر ئەو نەتەوە کە پێشمەرگایەتی کرد لە شاخ و ماڵوێران بوو بریندار بوو هەرچی پێی کرا بەڵام ئێستا کە کاوان گەیشتنە پلۆپایە ئەو بربەستە گەورەیان جوستکە تەنانەت توا ڕێگە نادەن کەوا مواجهەیەکی بچووکیشیان بکەن بۆ هیچ شتێکدا ئەیشتر کەوتونەتەوە سەر ئەوەی کەوا بەست و ئاب بۆ خۆیان بکەن لە مزگەوتەکانە بەڵام مەسئولەکان لەسەر بەڵێ کاک سەربەست خەموش ئامانجەکانی خۆیان پێگەیان بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت باوکی کرمانج لە سلێمانیەوە فەرموو باوکی کرمانج کاکە گیان ئەم کاتتان باش زۆر سپاس دەکەین باوکی وڵات کەشێکی ڕێز و نەوازش سەردا ئەنوێنین بۆ ئەو سێ شەهیدا بەڵێ پێش هەموو شتێگەوانە گەورەی هەموو لایەک و کوردیەکەم بەس پرسیارێکی کەمان لە بەڕێستان هەیە فەرموو ئەم وانێ وازانم بەرنامەکەتان کراوەیە وەنیە بەڵێ باوکی کرمانج وەڵاهی پرسیارێکمان هەیە لەسەر زیادکردنی ئاو زیادکردنی ئاو بەڵێ من جاران بڵێن 4000 دینارم ماوە دوو ئاوم هەبووە بەس ئێستا عقەی ناکە و خەڵکە تەبان باسی مەشاکلەکە ئەم جارە دوو 30,000 بۆ هاتۆ 6,000 9,500 گرامیان خستم 9,000 دەفع کردو 9,000 بووە بە 15 چوشەتە سەر ئەو پارەی ئێستا بووە بە 75,000 دەفعم کردووە بەس ئەمە پرسیارەکەمە و لە ئێوە لە بەڕێستان ئایا ئەم بە شێوەیەک بە چ قەزایەک بە چ قانونێ بە چ پێوەری ئەم پاریان زیاد کردووە باوکی کرمانج ئێمە پێشتر هەر لەم بەرنامەیەدا تەورێکمان تایبەت کردبوو بەو پێوەرەی کە دانراوە بۆ ئاو ئەویش بەپێی ئەوە بوو کە بەپێی مەتر واتە مەتری یاخود ئەو خانووە چەند مەتر بێ بۆ شێوەیە دادەنرێت ئەو پارەیە دیارە پەیوەندی بۆ هەیە نازانەوە ئەو کاتە لایەنی پەیوەندداریشمان وەرگرت وە قسەی لەسەر کرد لەگەڵتانە من گوم لە بەرنامەکەی پێشوونە ممکن دیێرانە دەبووم ئەوانە بەڵام وەکو بەڕێستان ئەخر ماقول نییە تۆ لە 4,000 دینارەوە بۆ 6,000 دینار ئەمان ینی زۆرە باشەوە لەم زستانەی شەپاری ئاوزیا ئەکەن لە هاوی نابواایە بڵێ کارڕادەیەک ئەمە خەڵک ئاو سەر بکە حوشەی گەورە بێ باخی بێ تۆ من 600 دینار بەم وەجبەی بە ئاو ئەمەیان بڵێم چی نازانم چۆنی بەراوردکەین بەڵە سپاس بۆ باوکی کرمانج لە سلێمانیەوە کە دوا پەیوەندیمان بوو لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک فەرمان مەحموود نووسیوێتی ئەگەر بکرێت ڕۆژێک بۆ ئەوە تەرخام بکەن کە بۆچی گەنجەکانمان ئینتیمای نەتەوەییان لاوازە و هۆکارەکان و چارەسەر چین ئازاد ئەڵتون باسی جەلات تاڵبانی سەرۆک کۆماری عێراقی کردووەروەها وحید علی نووسیەتی هیوادارم کەناڵی NRT زیاتر گرنگی بە راپۆرتەکانی دەڤەری بادینان بکەن چونکە زۆرترین گەندەڵی لە بادینان هەیە هەکار بەراشی دەڵێت هیوادارم بەرنامەیەکی تایبەت لەسەر ئارامی کوردستان پەخش بکەن و ئەو خزمەتەی کە مەسرور بارزانی بۆ خەڵکی کوردستانی کردووە بەڕێزان تا سبەینێ هەمیشە لە خۆشیدا بن.